بەناچاری لە ئەم شەوڕە لە سەعات 8ەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان قەدەغەی یان نیمچە قەدەغەی هاتوچۆ ڕادەگەیەندرێتن. بۆیە داوامان لە هاوڵاتیانی بەڕێزی هاوڵاتیانی ئازیزی شارە خۆشەویستەکەمان و سنووری پارێزگای هەولێر هەیە کە بە تەواوەتی پابەندی ئەو بڕیارانە بن و لەگەڵ خۆگونجاندنیان لەو دۆخەدا بتوانن بڕیارەکان جێبەجێ بکەن. ئێمە وێڕای ئەوەی کە ئەمڕۆ لە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر کە هەموو دەستگاکان بەشدار بوون بڕیاری پێویستمان وەرگرت لەوەی کە ئەم شەو ئامادەکاریەکان لە کاتژمێر 6ەوە دەست پێ دەکا لە سەعات 8ەوە جێبەجێ دەبیتن. هەموو هێزەکانی پێشمەرگە، زێرەبانی، پۆلیسی هاتوچۆ، فریاکەوتن و هەروەها هەموو ئەو ئاسایش، هەموو ئەو هێزانە ئەرکەکانیان دابەش کرا. لە سەعات 6ەوە دەست بە دانانی بازگەکانی ناوشار دەکەین و لە قەزا و ناحیەکانیش بە هەمان شێوە و لە ڕێگە گشتیەکانیش بە هەمان شێوە دەست بە گرتنەبەری ڕێوشوێنەکە دەکرێ و تەواوی بازگەکانی سنووری پارێزگای هەولێریش ڕاست پێردران لە سەعات 8ەوە بڕیارەکە وەکو خۆی جێبەجێ دەکەن.